تقریبا جەنەوە هەشتا من هەورامانم جیا ئاستن نییە ناچێگە بەڵام کە گر ساڵێجمەوە پێ هەورامانی تەماشەکەر و کولتورەکە کچێ فاڕیێنێ بسەوێشان نمێنێنێ خەریکە هەروەرۆجە دەست شادێنێ بەڵام پێیانەیەکێک تەماشێچکەری هەر هیچتا ڕەسەنایەتی هەر چەنە منن بەعزی لاو بەعزێ خەڵکینە هیچتا ڕەسەنایەتی منن کە ملی تەماشە و لادەگا و چێوەکەی کەری کچێ و فاڕیان هێنش مۆدێل و چێوش فاڕیان بێن بە مۆدێرن و ئینەشا بەڵام هەر ڕەسەنایەتیەکە منن خەڵکەکە بە هەورامی هەر قسەی کەرۆنە و قسەکردەکەی هەر هەن بە هەورامی بەڵام هەستکەر و خەڵکی بێگانە فرەتەر ئامانەنە زیاتر بەرەو لا خەڵکی بێگانەکارە بەرانش هین و وێما خەیکە کولتور و وێما و ڕەسەن و وێما خەریکە جەدەست دەیمێ وردە وردەی فرم مەترسیەوە فرم طبعا سەروانێ کە کولتورە ئەسڵیەکە وێما نەمەنۆنە ئەیسە تەماشەکەری ئەو سایمە بە تەوەنی یانێ شاکردێنێ تەماشەکەری مەسە ئەو گر کەڵک و چێوەیە کەرێنێ بە تەوەنی جوانیە فرە تایبەتش بێ پێ هەورامانیمە پانەیە پان ڕەسانایەتی هەیە بەناوبانگش بەرکەردە بێت بەزیسە هەست کە ژوینینە مسلحات مەسە هین یانێ کەرەوە گریانێ زلە زلێ زەخمێشکردێنێ تەماشەکەری کولتورەکە وێمان خەریکان نەمەنۆ هەورامان دیار نەمەنن کە ئامانێەوە هەورامان هەستم کە پسە جارانی نەمەنن تەماشە هەورامانی کەری نەمەنن ئەو سای پلەکانات چنوەشێ بێنێ لوێنی پێ سەرچاوی یعنی ناڕەحەتیەشتە نەبێ وەشیەشتە نەبینین ئیسە گرت کارێ شاریانەوە کەشوکۆیە شاریانەوە تۆ هەست مەکەری کە پێ ئەحماوای مەی ئەوسا وەشیە تەرشتە نەبێ مەسەلەن زەوقە تەرشتە نەبێ کە لوێنی پێ بهێنی ئەحماوای بەڕاستی وەش بێ بەزیسە هەست کەر و ئاتام و لەزەتۆ جارانیش نەمەنە کە یا ئەو جێگەیانی کە بۆ حەوانەوە دروست کراوە سەیریان بکەین سەیرەکەین وردە وردە شێوازە کوردیە ڕەسەنەکەی خۆی لەدەست ئەیە بینای مۆدرێنە و بینای تر کە بە کەرەسە و حتا تەنانەت شێوازی تازە بە شێوازی ئەندازەیی تازە بنیاندراوە جێگەی بینا کلتوریەکانی هەورامانەگرێتەوە بەڕاستی ئەمەش بۆ خۆی زەنگێکی ترسناکە پێویستەکە کاری لەسەر بکرێ ئاوڕی لێ بدرێتەوە نابێ ئاوا بهێڵێتەوە پێویستەکە ئیشی لەسەر بکرێ و بگەڕێنرێتەوە سەر کلتورە سادە و ساکار و ڕەسەنەکەی دەڤەری هەورامان ناوچەی هەورامان لێرەشەوە بەگشتی بۆ هەموو کوردستان وایە جۆمان لە گۆرانی سیا چەمانە و ئەیوەی ئامانەیەکی هەورامی ببوایە کەچی ئێستا بێدەنگە بەڵام ئەگەر نەختێکی کە جۆ بگرین سەیرەکەین مۆسیقایەکی بێگانە بە کورد لێ ئێرێ و سەوتێکیەوە نە گەورەشی ئێرێتێ وازیاکرێ کە بەڕاستی بێزارت دەکات ئەبوایە ئێستا بەڕای من ئێمە جۆمان لە گۆرانی سیا چەمانە بوایە شوية تایبەت بە هەندێک کەڵتوری بیناسازی کە خۆی لە خۆیدا کوردستان خاوەنی تایبەتمەندێتێکی دیرۆچیە بە شێوەیەکی گشتیە و بە پێی هەر ناوچەیەکیش ئەم بابرین کەڵتورە بیناسازیە تایبەتمەندێتی هێشتا تایبەت بە خۆی وەرگرتووە چ لە بەکارهێنانی کەرەستەی بیناسازی چ لەو دیکۆراتانەی کە لە باڵەخانەکان کە پێویستە هەبێ و کە هەبوو لە ڕابردوو بەڵام تێکەڵبوونی ئەم کەرستانە لەگەڵ کەرستەی مۆدێرن و کاڵبوونەوەی ستایلی بیناکاریەکە ئەمەش خۆی لە خۆیدا دەتانم بڵێم دەبێتە بەشێک لە لەدەستدانی کەڵتور و هەروای بە لەدەستدانی گەشتیار لەبەر ئەوەی کاتێک کەس لە زاخۆوە دێ بۆ هەورامان حەز دەکا بۆیە بۆی هەموو شتێکی هەورامان ببینە کاتێک شتەکان دووبارەی هەمان ناوچەکەی خۆی بوو لەوانەیە ئەوە کاریگەریەکی نێگەتیڤی دەبێ لەسەر ئەوەی کە جارێکی دیکە گەشتیار بۆ ناوچەکە و بۆ دەڤەرەکە ڕابچێشێتن.